سڵاتان لەبێت لە خوانی چیازۆ ئەمڕۆ شیرینێکی تایبەتان بۆ دروستەکەم پێوترێ کێکی ژیشک بۆچی ژیشکە لەبەروی هەندێک ئەو شتانی کە بەکارێنین شێوەکەی وای لێکا کە وەکو ژیشک تۆزە دڕکاوی بێ کاتە لەگەڵمان نابن با دەست بکەین بە شیرینیەکەمان بەڵام پێشەوەی شیرینیەکەم دروستکەم ئەو کەرەسانێک کە هەمووی لەبەردەستمە حتممەە بێ بچینە جێگایەک بیکڕین ئەویش شەو مارکێتە کاتە با پێکەوە بچینە مارکێتەکە و راپۆرتەکەمان ببینین و ئەگەڕێنەوە ناو ستۆریۆ فەرموون. سڵاتان لەبێت ئازیزان ئەمڕۆ هاتوومەتە لەقەیەکی تر لە لقەکانی شەو مارکێت کە لەسەر ڕێگەی کۆیە ڕێگەی کەس نەزانیشی پێ ئەوترێ ئێستا پێکەوە ئەچینە ژوورێ چەند زنجیرە مارکێتێکە شەو مارکێت کە لە شاری هەولێری خۆشەویست هەیە و بۆ ئەوانەی شاری سلێمانیش لەوێژ لەقەیەکیان کردوێتەوە ئەتوانن بچن هەموو براندا ناوخۆی و جیهانیەکان لێرە دەستان کەوێ پێکەوە چینە ژوورێ و شتەکانە بینین فەرموون. ئازیزان با دەستکەین بە هەڵگرتنی شتەکانمان ئێوازانن شەو مارکێت چەند زنجیرە مارکێتێکە لە شاری هەولێری خۆشەویست هەموو ئەو براندانەی کە تۆ ئەتەوێت لە برنج لە زەیت لە شامپۆ لە بۆن خۆشکردنی قژ لە هەر شتێکی تر کە تۆ ئەتەوێت لێرە هەیە ئەمانە هەموو زەیتەکانن طبعاً با من زەیتی خۆم هەڵگرم باشە ئەو زەیتی خۆم و پێویستیشمان بە ئار دەبێ پێویستمان بە زبدە ئەبێ ئەوانە هەموو شعرێ و معکەرۆنی و ئەو شتانن ئەوانە بۆ شیرینی پێویستم پێی نییە بەڵام دواتر بۆ خواردن پێویستم پێیەتی یەینەوە دووبارە سەردانەکەین ئینشاءالله بۆ خواردنەکانی شتەکانمان هەڵەگرین بەڵام ئەوەی پێویستە خوێ با خوێش هەڵگرین خێشمان پێویستە کار ئۆ ئەم بەشە بەخوا زۆرم بەدڵە نەکەی کاکی کامێرەمان سێرکەن زۆرت داوای جەلیوشتی واکڵە چاسخان بۆمان دروست ناکەیت جەلی لەوانە بە حازری هەیە تەنها لە پشتەکەی نووسراوە کەچی بەکارێنی واتە چەند کوب ئاوە ئیگەرم بەکارێنی تو تەواویانی جەلی هیچ پێویست ناکە خۆتی پێوە عەزێدەی یەک کوب ئاوی گەرمەیە یەک کوپونی و بەکارێنی تو یەکسەرەوەکەی ئەوانە هەمووی کرێم شانتی و پودینگ و کاستەر و خومرە و پێکین پاودەر و ڤانێلا و کرێم شانتی و کێکی حازر کرا و هەر شتێکی ترکە تۆتێ لێرە بەردەستە طبعاً با شەربەتێکی شەڵگرین حەزمان لە پرتەقاڵە ئەمەش بەشی چایە خۆشەویستان لە شەو مارکێت ئەوەی خۆشە تۆ کە ئەچی بۆ هەر بەشێکی هەموو شتەکانی لێ هەموو براندەکانی لێ لە قاوە لە چا لە زەیت لە برنج لە شەکر یعنی هەموو براندەکان بۆ نمونە لێرە شەکری لێ من ئێستا شەکرم پێویستە هەڵیەگرم بەڵام شەکرەکانیش لە هەموو مارکەکان لێتی تر تۆ خۆچ مارکەیەک هەڵەگری چی و پێ باشە ئەتوانی هەڵی بگری من لێرە دوودانە شەکری گەورەش هەڵەگرم و لێرە ئاردمان هەیە خۆشەویستان ئەوە ئاردەکەمان باشە ئەوەش ئارد من ئەوانەی کە زۆر زۆر پێویستمان پێیەتی بۆ شیرینی ئەم مەجموعە هەیە ماشەڵڵا قورسە ئەچین بۆ لای زبدەکەش زبدەکە لە بەشی لای خواردنی بەیانیانەکانە لە ماست و پەنیر و زبدە و هەموو شتێکی تری لێیە ئەلحەمدولیلا شەو مارکێتەوەی خۆشە هەموو شتێکی لێیە جا من لێرە شکڵاتەیەکم زۆر پێخۆشە بە ئەو شکڵاتەیە هەڵگرم زۆر زۆر خۆشە ئەو شکڵاتەیە دانێک لەوەش هەڵگرین ئەنجا ئەمانەش بابەتی ئەو شکڵاتە شیرینانن بە ئەوانە شەڵگرین شکڵاتەی شلە ئەمە ماشەڵڵا زۆر زۆر قورسە ئێستاش پێویستمان بە یا ئەڵڵا خەریکێش مەڵەکە سەری خۆ پێویستمان بە هەویری پاقلاوە ئەبێ و لەگەڵ زبدەکان لێرە چەند جۆرێکی لێ لە هەموو براندێک کە تۆ خۆت پێت خۆشە کام براندەی بەکارێنین طبعاً ئێمە بۆ شیرینی خۆتان نەزانن ئەو زبدانەیە خودە و کەرانە بەکارێنین کە بە هیچ شێوەیەک خوێی تێدا نیە منیش لێرە پێویستم بەوەیە کە خوێی تێدا نەبێ و لێرە کرێمیشی لێیە ئێوە خۆتان نەزانن کام کرێمەیتان پێ خۆشە بۆ شیرینی بەکاری بهێنن باو ئازیزان لە شەو مارکێت بەشی شوشەواتیشیان هەیە و ئەم بەشانەشیان هەیە کە بۆ شیرینی ئەتوانی بەکاری بێنی ئەمانە بۆ هەندێک شکڵاتە کە لەسەر هەڵمی ئاو ئەیتوێنی تۆ دواترێکی تۆ ناوی تون دەبێتەوە شکڵاتەکە و هەندێک گوێز و فستقۆشتانی تێکی زۆر جوانە بێ ئەمانش بۆ کەپکێک بۆ ئازیزانەیە پرسن کە لەکوێ هەیە ئەمانە هەمووی بەشی شوشەواتە هەر شتێکی شەویست لێرە ئەتوانی بێ هەڵیان بگری بۆ ئەم بۆ نمونە ئەم شوشانێکەکەیتە ناو فڕنەوە چ بۆ خواردن بێت چ بۆ شیرینی بێ بەکاریان بێنی و ئەم سەبەتە و شتانە بە هەمان شێوە پەرداخە پیاڵەیە هەر شتێکی ترە تۆ پێویست پێێتی لە بەشی شوشەواتی شەو مارکێت هەمووی بەردەستە.
بەڵێ عزیزان وەکو بینیتان من بازاری خۆم لە شەو مارکێت کرد ئێوەش ئەتوانن بچن بازاری خۆتان لە شەو مارکێت بکەن کە و کەرەسانی هەمووی لێرە پێویستمان پێێتی لە شەو مارکێت بەردەستە کاتە بە ئێستا دەستکەین بە شیرینی دروستکردنەکەمان طبعاً سەرەتا پێویستە شتەکان پێتان بڵێم کە چی پێویستە ئەنجا دواتر دەستەکەین بە عملیەکە سەرەتا پێویستمان بە 4 دانە هێلکە هەیە پێویستمان بە یەک پەرداخوونی و شەکر هەیە من ئەم جۆرە پەرداخانەم بەکارهێناوە پەرداخەکەم تۆزە ئەردایشە ئەو پەرداخانەیە پەرداخی قیاس زیاتر بەکار بهێنە هەر پەرداخێکت بەکار بهێنا بۆ شەکر بۆ ئارد بۆ هەر شتێکی تر بە هەمان پەرداخ بێ واتە یەکێکیان گەورە نەبێ یەکێکیان بچوک بێ دوو کەوچکی خواردن ماست بەڵام ماستەکە نەترش بێ نەشیرین بێ واتە مام ناوەند بێ و یەکیسە ڤانێلا یەکیسە پیکین پاودەر و 2 دانە لە پەرداخیش ئاردمان پێویستە و لەگەڵ 250 گرام لە زبدە لەوانەیە سا بڵێن چاسخانەمە چۆن زبدەکە بناسین وکە 250 گرامە هە لەسەر کاغەزەکەی بە جوانی نووسراوە کە چەند گرامە هەیە 200 هەیە 125 هەیە 100 ئیتر لە 125ەکە بوو 2 دانە 125 بەکاربێ ناکاتە 250 گرام لە زبدەکە بەڵام زبدەکە پێویستە سەرەتا بیتوێنیتەوە ها من بۆ شێوازە لەسەر ئاگردامناوە تا تۆزێک تواوەتەوە و دواتریش پێویستمان بە کرێمێکە بێ بۆی دروستکەین بەڵام با سەرەتا کێکەکەمان دروستکەین ئەنجا دواتر کرێمەکەش دروست دەکەین و پێویستیشمان بە میکسەرە بێ بەڵام میکسەری دەستی نا میکسەری کارەبایی باشە چکە میکسەری کارەبایی خێراتر سەریعتر کارەکەت بۆ ئاسانەکە و تێکەڵیەکە بەڵام ئەمەی دەستی بۆ هەندێ لە شیرینیەکان پێویستمان پێێتی بۆ ئێستا زۆر پێویستمان پێینە سەرەتا 4 دانە هێلکە ئاشکێنی ئەوە 3 ئەمە 4 هەمیشە وتومە بۆ ئەوەی کێکەکەت بۆن ساردی لێنێ ئێوە ئەزانن یا پێویستە تۆزێک لیمۆ یا خوت پێویستە کە ڤانێلا بەکاربێنی سەرەتا با ڤانێلاکە ئەو ڤانێلایە چکە لەگەڵ پیکین پاودەرەکە زۆر لێکەوە نزیکە نێجار هەستی پێ ناکەی ئێستا ئەمە جوان تێکەڵەکەم وردە شەکرەکەی بۆ زیادەکەم بەڵام سێری دەستم کەن شەکرێکە یەکسەر هەمووی زیادمەکە وردە ئەنجا بۆی زیاد بکە ئازیزانم ئەوە شەکر و ڤانێلاکە و لەگەڵ هێلکەکە بوو ئێستا 2 کەوچکی خواردن ماست وتمان ماستەکە بە نەشیرین بێ نە ترش بێ طبعاً زبدەکە کە کاتی ئەتوێنی تۆزە لەسەر ئاگرەکە لای ببە بۆ ئەوەی هەندێک سارد بێتەوە بە گەرما و گەرمی تێکەڵ بە شتەکانی مەکە بۆ شێوازە هەندێک بسڕین بۆ ئەوەی تەباخەکەمان لێ پیس ناکە ئەمەش جوان تێکەڵ بکە ئاردەکە بەش بەشتەیەکین بەڵام وەکووتم نابێ بە هیچ شێوەیەک لە سەرەتایە ئەو مەکینەی کە هەمانەی کاربایەکە دای بگرسێنی لەبەر و یەکسەر ئێستا بڵاوە بێتەوە هەم خۆت پیسەکەی هەمیش مەطبەخەکەت سەرەتا ئاوە پێشەوەی دایگرسێنی هەر بە دەستی خۆت تێکەڵی بکە من ئەتوانم جگە لەمە ئەمەش بەکاربێنم بەڵام بۆیە بەکاری نایەنم ڕاستیەکەی چونکە من هەر ئەمەم پیس بووە ئەگەر ئەمە بەکار بهێنی هەر هەمان شتە ئیتر بۆ چی کە ئەمە خۆی پیس بۆ بەکارێنێنم چکە دواتر هەردیسان بەمە بەکارێنمەوە بەڵام هێلکەکە بە هیچ شێوەیەک بەوان نابێت چکە ماندوو دەکا بە زۆر تێکەڵیکەی بۆیە پێویستە مەکینەی کارەبایی بەکاربێنی بۆ شێوازە ئێستاش ئەمە وەکووتم 4 هێلکە و یەکیسە ڤانێلا ئەمان هەمووی جوان تێکەڵەکەی لەگەڵێک پەرداخوونی و شەکر هەمووی جوان تێکەڵەکەیت و ئیتر 250 گرام کەری تواوە زیادەکەی و لەگەڵ ئاردیش و لەگەڵ ئاردەکە 2 پەرداخ بێ و لەگەڵ ماستەکەش 2 کەوچکی خواردن و لەگەڵ پیکین پاودەرەکە یەکیسە پیکین پاودەرەکە ئێستا تێکەڵیکە لەگەڵ ئاردەکەیە بۆ ئەوەی جوان بڵاو بێتەوە ئێستاش مەکینەکەمان داگرسێنین بۆی هەموو شتانی کەتیایەتی جوان شل بێتەوە لە ناویە و ئەنجا دواتر ئەیکەینە ناو
ئەو سینی فڕنانی کە هەمانە بەڵام کاغەزی لەژێر داخین. ئەگەر ویستت ئەم کێکە بە کاکاو بیکەی ئەتوانی کاکایشی بۆ زیادکەی واتە ئەمەیان بە دڵی خۆتە. ئەگەر کاکاوی زیاد بکەی ئەوە بە ڕەنگێکی قاوەی دەرەچێت ئەگەر بۆشی زیاد نەکەی بە ڕەنگە سپیەکەی خۆی. بەڵام بەڕای من زیادی مەکە بۆی بەڵام ئەگەر خۆشە حەز لە قاوی بۆ ئازادی چکە من کرێمم هەیە کرێمەکە گرمە و دواترێکەمە بینی هەردوو کێکێکەوە و نیشانتانەیەم بۆ ئەوەی زۆر قورس نەبێت چکە کاکاو تۆزێ قورسە و کرێمی کە من ژێ گرمەوە بە زبدە و شیری خەستە گیرێتەوە هەر قورسە با زۆر لەسەر ماعیدە و قورس نەبێ بۆیە هەوڵ بدا کە کاکاو بەکارنێنی. هەموو کاتێ ئەو قەراغەی کە ماوەتەوە ئاوا بە کەوچکێک بە شتێک تێکەڵی ناو گیراوەکەی بکەرەوە دووبارە لە ماکینەی بدە. ئێستا ئەمە بەسێتی زانیت کە کرێمەکە جوان بووە ئیتر پێویست بە تێکەڵکردن ناکە و ئێستا ئەو سینی ناوتەباخی کە پێویستمان پێیەتی وەکوتم ئەو کاغەزانەی لە ژێرادا ئاخەی بۆ ئەوەی ئەگەر هاتوو ژێرەکەشی تۆزێکیش سووتە کاغەزەکە یارمەتی دەرێک بێت بۆ ئەوەی کێکەکەت بە سینەکە نەنووسێ. ئەمە ئاکەینە ناو فڕن تقریبان چارەکێ بۆ 20 خولەکی بەسە تاوەکو کێکەکە ئەبرژێ سەرەتا بەشی ژێرەوەی دابگرسێنە لەبەرەوەی پیکین پاودەری تێدایە. ئەنجا دواتر کە زانیت بەشی ژێرەوەی کێکەکە برژاوە بەشی سەرەوەی دابگرسێنە و ئەو کاتە ئەتوانی لە فڕان دەری بهێنی و داینەی تاوەکو تۆزە سار دەبێت و کاری خۆمانی پێەکەین. ئەمە تۆزە بڵاو بکەرەوە لەبەرەوەی وەکوتم پیکین پاودەری تایە بۆی هەموو لایەکی وەکو یەک بێ نەک لایەک بەرز بێتەوە لایەک نەزم بێتەوە. ئەگەر ئاواش تۆزێک بەدەستت دوای لێ بکەی خراپ نابێت ئەو تقریبان هەموو لایەکی گرتوێتی. ئێستا هیکەنە ناو فڕن با ببرژێ و ئەنجا کرێمەکەشی بۆ ئامادەکەین. ئازیزان وەکو بینیتان کێکەکەمان کردە ناو فڕن لە یەگەڕین تاوەکو ئەبرژێت لێرە و کرێمەکەی ئامادەکەین. کرێمەکە پێویستمان بە 200 گرام یاخود 250 بە دڵی خۆت هەرکامێکیان بەکارێنی بەڵام بەپێی کێکەکەتە بۆ نمونە چەند کێکی لێ دروستە بێت چەند کرێم بەکارێنی. من 200 گرام کەرەی بێخوێ بەکارێنم باشە هەر لەسەر پاکەتەکە خۆی ئەوە یەک قاڵبی تاو 200 گرامە و لەگەڵ یەکی سە ڤانێلا لەگەڵ شیری خەست. شیری خەستەمەیە لە ناو قوتوەکانە هەیە من نامێ مارکەکەی بڵێم یەکسەر خۆتان نەزانن کامێ بەڵام شیری شلمان هەیە شیری تۆزمان هەیە کە پاودەری پێوترێ و لەگەڵ شیری خەستمان هەیە ئەمەیان شیری خەستەکەی من بەکارێنم. دەبێت ئەو ڕەنگی کەرەیە سپی بێت ئەنجا دواتر شیرە خەستەکە وردە وردە بووی زیادەکەین. ئێستا من قسە ناکەم مەکینە بەکارێنم وردە وردە نیشانتانەدەم کە ڕەنگی زبدەکە لە زەردێتیەوە بۆ بە سپی ئەنجا و کاتە شیرە خەستەکەی بۆ زیادەکەین لەگەڵ ڤانێلاکە. بەڵام پێشوەختەش ئەبێ لە ناو سەلاجە دەرتێ نابێ بەڵام نێڵی لە ناو سەلاجەیە زۆر شل بێتەوە چکە شل بێتەوە خوا بێ لەسەر ئاگرداد نابێ بۆ شێوازە چکەی وازان ئێستا گەرمە زۆر زوو ئەتوێتەوە بۆیە تەنها 10 دقە یاخود چارەکێک پێشوەختە کە ئیشی لەسەرەکەی لە ناو سەلاجە دەری بهێنی زۆر باشە بێت. ئازیزانم ئەوە کرێمەکەمان سێریکەن بەڵام ئێستا کە تەواو بۆ کرێمەکە ئەیکەینە ناو سەلاجەوە بۆ ئەوەی نەتوێتەوە چونکە ئێوازانن وەکوتم گەرمە ئێستا گەر بێتەوە بتوێتەوە دوای شیرینیەکە و لێ خراپەکە چونکە ئێمە پێویستمانە کرێمێکی جوان و تونند و تۆڵمان هەبێت. ئێستا ئەمە ئەکەینە ناو سەلاجە و کە کێکەکەمان برژا پێتانەڵم ستێپی دوای ئەوە چیەکەن. شیرەکەش بیرتان نەچێ وتمان 200 گرام لە کەرە شیرەکەش یەقوت و لە شیری خەست ئەگەر تۆزێک کەمتریشە بەکارهێنا ئەتوانی شیرینیەکەی بەپێی دەمی خۆتە کە حەز لێش زۆر شیرین بێ یاخود شیرینیەکەی کەم بێت لەگەڵم بمێنەوە کە کێکەکەم برژای مۆلاتە. ئازیزانم وەکو بینیتان کێکەکەمان برژا لە ناو فڕن دەرمان هێنا بەڵام کێکەکە بە هیچ شێوەیەک نابێت گەرم بێ ئەبێ داینێ هەندێک سار بێتەوە لە بروی کرێمەکەمان لە زبدە پێکاتەوە ئەگەر بێت و کێکەکە ببڕیت و زبدەکە بکەیتە ناوی ئەتوێتەوە بۆیە ئێمە پێویستە کێکەکەمان هەندێک سار بێتەوە ئەنجا دواتر بە ئیسراحەت ئەو پەنیرە یاخۆدە و زبدەی کە هەمانە ئەیکین بە کرێمەکەینە بینی هەردوو کێکێکەوە پێویستە کێکەکەمان سارد بێ و ئەو زبدەی یاخۆدە و کرێمەی کە هەمانە لە ناو سەلاجە دامان نابێ. من ئەم قاڵبانم هەیە باشە
ئەم قاڵبانە پێشتریش حتمما بینیوتانە هەر یەکی و بە جۆرە قیاسێکە تۆ جۆرە قیاسێک دەوێت بۆ ئەم شیرینیە کە ئەتەوێت هەر دوودانەیەک و بەیەکەوە بیلکێنی ئێستا بەڕای من ئەم قیاسە بەڕای من باشە ئەمە باشە من ئەمە بەکارێنم بۆ ئەوەی تقریبان 5-6 دانەیەکی تێدا بێ باشترە وەک لەوەی کە بە هەرە گەورەکە بیکەم و دوودانەی تێدا بێ ئەمانە با لێرە بن ئێستا کێکەکە وەکو لێتان دیارە کێکەکەمان جوان برژاوە و ئێستا هەر کولی دانەیەک بۆم شێوازە کێکەکە ئەبڕین باشە تمەجای بۆ بیکەی زیاتر باشترە بۆ ئەوەی بتوانانی کێکی زیاتری لێ دروستکەی ئەوە تقریبان 4 دانەکە دوودانی لێ دروستە بێ چونکە هەردوو کێکێک و ئەینوسێنین بەیەکە ئەمە 5 ئەمە 6 ئەمە 7 ئەوە 8 ئەمە 9 ئەوە 10 تقریبان دوودانەیەک تریشی لێ دروستە بێ بەو شێوازە سیرکەن ئازیزان ئەوە کێکەکەمانە ئەوە کێکەکەمانە باشە ئەوە کێکەکەمانە جوان برژاوە ئەمە هەر دوودانەیەک ئاوا ئەلکێنین بەسەریەکە و ئەم بینەی کرێمی لێین ئەو کرێمەی کە هەمانە بارێک جارچاکی کەم بۆ ئەوەی لاتان وازح بێ ئەوە کرێمەکەمان باشە ئەنجا ئێستا و کرێمی ترکە کێکی تر هەمانە بەو شێوازە ئەگەر حەزت لێبوو من لێرە گوێزی وردکراوم داناوە ئەتوانی لە بینەکە گوێزیش بەکاربێنی ئەگەریشنا ئەتوانی تەنها کرێمەکە بێت و بەسە بەو شێوازە ئەنجا ئەمە چیەکەی مە چواردەورەکەشی کرێمی لێئی بەو شێوازە بۆ ئەوەی ئێستا ئێمە پێویستمان بە گوێزی هندیە بێ گوێزی هندیەکە جوان ویگرێ پێویستە چواردەورەکەی بەو شێوازە کرێمی لێ ئەمانە زۆر ئاسانە و زۆر بە تام و خۆشیشە دڵنیامەگە لە ماڵە تاقی بکەنەوە بەدەستان دەرەچێت چکە زۆر قورس نییە بڵێ مەڵا شتێکە دەرناچێ و کێکەکەش خوار بێ لار بێ گێڕ بێ هەرچی بێ مشکلەی نییە لەبەرەوەی ئێمە ئاوا بە قاڵب کێکەکەمان ئەبڕێن ئەمە دانێ لە بەردەمتانە دروست دەکەم بۆ ئەوەی بیبینن دوایی گلەیی نەکەن بڵێن چاسخان نەمان بینی ئاگامان لێ نەبوو چۆن کردت چیت تێکەڵ کرد ئەو بۆ شێوازە ئێستا گوێزی هندیمان هەیە طبعاً گوێزی هندی ڕەنگا و ڕەنگی شەیە تۆ ئەگەر ڕەنگا و ڕەنگی شت بەکارهێنا ئەوە ئازادی من ئەمە سپێ بەکارێنم بۆ شێوازە جوان لە چواردەوری کۆیەکەینەوە بۆی هەموو لایەکی گوێزە هەندیەکە بگرێت ئەوە هەندێک پانی بکەرەوە بۆ ئەوەی گوێزە هەندێکە جوان بڵاو بێتەوە ساوە ئاوا دەرچوو هەردوو کێکێک و یامانەیەک طبعاً جگە لە گوێزی هندی من لێرە ئەمەشم هەیە ئەمە پسکویتە لە خەڵاتەمە وردم کردووە ئەگە پسکویتت نەبوو زۆر ئاسانتر ئەم قەراغی کێکانی خۆیەتی باشە ئەو قەراغی کێکانە جوان وردی بکە دواتر بیکە بەسەر هەر عینەشە چۆن گوێزی هندیمان بەسەرا کرد ئەو کاتە تۆ ئەتوانی ئەم هەویرەی کە هەمانە کێکەکە خۆیەتی بیکی بەسەریە طبعاً من هەمووی تەواوەکەم بۆ ئەوەی کاتی پرۆگرامەکە زۆر درێژ نەبێت هەمووی تەواوەکەم و دای ئەنێم و لە ئاخیرا نیشانتانە دەم کە کێکەکە بە گشتی چۆن دەرچووە
ئازیزانم ئەو شیرینیەکەمان هەمووی تاوا کرد بۆ هیوام سووتان لێبینێت طبعاً ئەویان بە بسکویتە وردە بسکویتە وتمان لە خەڵاتەمان ناوە بۆ شێوەیە ئەوە هەویرەکە هەر خۆیەتی کێکەکەمان ورد کردومانە بەسەریا ئەمەی تریشیان گوێزی هەندیە گوێزی هەندیش ڕەنگە و ڕەنگەواتە بەدڵی خۆت ئەگەرەتەوێ ڕەنگەکانی بگۆڕی لە مارکێتەکانە هەیەتوانی و ڕەنگە هەڵگری کە خۆت حەزت لێتی هیوادارم سووتان لێ بینی بێت ئەمە کێکی ژیشکی پێوترێ لەبەرۆیە هەندێک ئەم شتانەی تۆزەوە کوشتی زبروایە ئەوە پێوترێ کێکی ژیشک هیوادارم سووتان لێ بینی بێ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک چاوتان ماچەکەم.